من ساڵە ئەحمەد ناسراوم بە ساڵحی سایچی لە ساڵەکانی کۆتایی هەفتاکانەوە لە 76وانێ حەزم بە گۆرانی هەبوو تێکەڵاوی لەگەڵ گۆرانی بێژەکانە و وەکو کاک ئەحمەد شەماڵ وەکو کاک ڕێبواری مەلازادە بەرکەوتنمان هەبووە لەگەڵ کاک عینەدین لە ڕادیۆی تەکسی لەگەڵ گۆرانی بێژەکانی ترا بەڕەحمەت بێ لەگەڵ کاک ئەحمەد دەروێش لەگەڵ مەحموود محەممەد لەگەڵ زۆربەی لەگەڵ کاک میدیا بەرکەوتنمان هەبووە لە تەلەڤیزۆنە. ئیتر ئەم شتانەمان هەبووە لە گەعدەی ماڵانە دانیشتنی ماڵانی پێش هەشتاکان دوای هەشتاکان گۆرانیمان هەبووە لە ساڵی 82 بۆی زاعو تەلەڤیزۆنی کەرکووک بەرکەوتنی کەمان هەبووە لەگەڵ تیپی مۆستای مەولەویە لەگەڵ کاک کەریم خەمزەوی ئەوانە لەگەڵ ئیتر زۆر گۆرانی بێژیکا و لەگەڵ بەڕەحمەت بێ ڕەزا جوولەکانی کە خوشکەزاشمەوە هەم براشمە لەگەڵ زۆر لەو برادەرە کۆنانە ئەوەی کە لە خەیاڵم بێت. چەند گۆرانی تۆمارکراوە لە تەلەڤیزۆنە 2 گۆرانی تۆمارکراوم هەیە و لە زەمانی حکومەتا و لە ساڵی 82وانە ئیتر دوای 82 ئەوانەش لە تەلەڤیزۆنەکانی کە لە کورسات و لە ڕادیۆی زەحمەت کێشان و لە زۆر شوێنەکانی کەژەر هەم بووە بەرکەوتنمان هەبووە لەگە گۆرانی بێژی کەشە. هونەری میدی چی بە کاک ساڵح بەخشیوە؟ وەڵی ئەوەی پێی بەخشیوم هیچ، من هەر چایچیم و هەر خەریکی کەسابەتیشم، بەس خۆشەویستی خەڵکان بۆ ماوە من بەس خۆشەویستی خەڵکم هەبێ ئەو هەوادارە خۆشەویستانە هەبێ ڕەخنەشیان هەبێ سەرسەر و سەرچاومە وە لەویترەوە بە پێی توانە ئێمە دوای ئیش و کەسابەت توانیمانە بازە شتێک بڵین مامەشێرەمان لەگەڵا بۆ لەگەڵ کاک ڕەحیمە لەگەڵ مام سواری ڕەحمەتیە لەگەڵ ئەم کەسانە هەمووی دانیشتنمان هەبووە وەختی خۆی هەزار خۆزگەم بەو کاتە و کاتە ڕێزێکی تایبەتی هەبووە سە هونەری هیچ بە هونەرمەند نابەخشێ ئەبێ بە کرێکاری پایکەی بێیتەوە باقی هونەرەکەتا. بەداخەوەم زۆر زۆر ڕێز و سڵاوم هەیە بۆ خۆشەویستان بۆ بینەران بۆ بیسەران دەستیەوەش خۆش بێت. زۆر سوپاستانەکەم.